سێ ساڵ بەر لە ئێستا جگە لە کۆمەڵی ئیسلامی و گۆڕان حزب بە کوردستانەکانی دیکە دەنگیاندا بە بڕیاری بەڕێوەبردننی ڕفراندۆم لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە. ئەمەش بووە هۆکاری ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی پەنجاویەکی خاکی کوردستان و پاشەکشەی کورد لەو ناوچانەی پێی دەوترێت ناوچەی جێناکۆک. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی پێی وایە ڕفراندۆم بۆ هۆکاری شکستی هەرێمی کوردستان و لە دەستدانی دەستکەوتەکانی. ڕفراندۆم بە ئاقارێکی خراپدا برا و ماهیەتی ڕفراندۆمی لەبەر چاوی خەڵک سوک کرا، چونکە یەکەم لە دەستدانی لە 150 خاکی هەرێمی کوردستان کە ناوچە دابڕێناوەکان و جێناکۆکان بوو و دیار دڵسۆزانی کوردیش زۆر هاواریان کرد کە ڕفراندۆم نەکرێ بەڵکو دوا بخرێ، بەڵام ئەوەی کە سەرپەرشتی ڕفراندۆمیە کرد حیسابی بۆ ڕای هیچ کەس نەکرد هەتاوەکو وای لێ هات کە ئێستا چاوەڕێی تۆزەموچەیەکن لە هەرێم لە حکومەتی عێراقیەوە بۆیان بێ کە ئێستا ئیدارەدانی وڵات پەکی کەوتووە. بەڕاستی حکومەتی هەرێم ئەمڕۆ ئەگەر بەخۆی بزانێ شکستی هێناوە لە ئیدارەدانی وڵاتە و ئەمیش ئەنجامی ڕفراندۆم و ئابووری سەربەخۆ و کۆمەڵە بابەتێ بوو دەستیاندا پێ، بەڵام بەداخەوە کە بۆیان نەچوە سەر ئێستا شکستێکی گەورە هاتوۆتە ڕێگایان. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن. پارتی و بەشێکی زۆر لە یەکێتی و حزبەکانی دیکەی بەشدار بوو لە بڕیاری ڕفراندۆم لە کەرکووک بێ خوێندنەوە بۆ داهاتووی کوردستان و دەرهاویشتەکانی ئەو پرۆسە چارەن و سازە بڕیاریاندا لە بەشداری کەرکووک و ناوچەکانی دیکەی تا بەشداری ڕفراندۆم بکەن. من بە دڵنیاییەوە ئەڵێم ئەوانەی لەگەڵ ئەوە بوون کە ڕفراندۆم بکرێت لە ئەنجامی هیچ لێکۆڵینەوە و دراسەیەکی زانستی و ئەکادیمیان نەبووە و ئەوانەیشی کە دشی بوون دەرئەنجامی هیچ لێکۆڵینەوە و توێژینەوە و دراسەیەک نەبوو. بۆیە بڕیاردان لە ڕفراندۆم لە کوردستان و بەتایبەتیش لە ناوچە جێناکۆکان بڕیارێکی ناستراتیژی نەتەوەیی بوو، تەنانەت لە هەرێمی کوردستانیش، چونکە تۆ کاتێکارێ ئەەکەی لە ڕووی سیاسی و سەیری دەرئەنجام ئەکرێ لە دەرئەنجامی کارەکەیە ئەزانرێم کارە ئینفعالی و هەڵچوون بووە یان کارێک بۆ لە ئەنجامی دەستەبەرکردنێکی پشتیوانی نێودەوڵەتی و ئیقلیمی و لە کارێک بووە بڕیارێک بووە لە ئەنجامی پلانێکی چەند ساڵ پێشوەختە بۆ ئەو کارە. بەڵام بینیمان لە ڕووداوەکانی دوای ڕفراندۆم دەری خست کە ئەو هێزانەی پشتیوانی ڕفراندۆمیانە کرد نە پلانی پێشوەختیان هەبووە، نە ئەگەرەکانیان لە پێشچاو کردووە، نە چاوەڕوانی ڕووداوەکانیان کردووە و نە هیچ ئامادەکاریەکی سیاسی سەربازی ئیداری کرابوو بۆ دەرئەنجامەکانی دوای ڕفراندۆم. هەر لە ساتی بڕیاری ڕفراندۆم تا ڕۆژێک بەر لە دەنگدان لەسەری جگە لە دۆستەکانی کورد تەنانەت نەیارانیش هۆشداریاندا لەوەی ڕفراندۆم زیان بە هەرێمی کوردستان و کەرکووک دەگەێنێت، بەڵام کاربەدەستانی پارتی و یەکێتی و حەزبەکانی دیکەی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بێ گوێدانە هەڕەشە و مەترسیەکان لە بڕیاری خۆیان پاشگەز نەبوونەوە تاکو دەرەنجام کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە لە دەست دران و هەرێمی کوردستانیش بێدەسەڵات کرا و بۆ چەندین ساڵ پاشەکشەی کرد. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.